بە درێژایی مێژوو هونەر و فەرهەنگ کاریگەری زۆری لەسەر هەموو ڕاهەندەکانی ژیانی مرۆڤایەتی هەبووە. لە هەرێمی کوردستانیش ڕۆشنبیران و بواری هونەر و فەرهەنگ ڕۆڵێکی گەورە و کاریگەری لە شۆشەکان و ڕێخستنی پرسی کورد هەبووە. لە نێو لایەنە سیاسیەکانیشدا یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرترین گرنگی بە کولتور و هونەردا و پاڵپشتی تەواوی لە ڕۆشنبیران و هونەرمەندان کردووە. بەم هۆکارەش سلەیمانی وەک پایتەختی ڕۆشنبیری دەستنیشان کراوە. خۆمانەوە دەست پێ بکەن ئەگەر خۆمانەوە دەست پێ نەکەن هیچ ناکرێت باشە قسەکاتان مستاقیەتی نامێت. بەهۆی پاڵپشتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بواری کولتور و هونەر و فەرهەنگ لە هەرێمی کوردستان گەشەی بەرچاوی بەخۆوە بینیوە. بە بەراورد بە حیزبەکانی دیکە یەکێتی زۆرترین بایەخی بەم لایەنە گرنگە داوە. ئەم پاڵپشتیانەی یەکێتی وای کردووە کە هونەر و کولتور لە بەرەو پێشچوون بەردەوام بێت و وەک شانازیەکی گەورە سەیر بکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە بایەخ و گرنگی زۆری بە هونەرمەندان و ڕۆشنبیران داوە. بە نمونەش لە سەردەمی زێڕینی شاخدا تیپی شانۆیی و تیپی شەید کارزانیان دامەزراندووە بۆ گرنگیدان بە هونەر و فەرهەنگی کورد. هاوکات شێعر و ئەدەبیش ڕۆڵی بەرچاوی هەبووە لە چاودانی خەبات و شۆڕشەکانی کورد لە پێناو ئازادی و مافەڕەواکانی کورد. هونەرمەندان و ڕۆشنبیران لە کایە جۆرا و جۆرەکانی هونەر و فەرهەنگدا و لا بەرگە هەستیارەکانی مێژوودا کاریگەری گەورەیان هەبووە لە بەرەو پێشبردننی کۆمەلگا بە تایبەت لە شاری سلێمانی. بەم هۆکارەش سلێمانی کە لەلایەن پەرلەمانی کوردستان وەک پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان ناسێنراوە و لەلایەن ڕێکخراوی یونسکۆشەوە وەک شاری ئەدەب دەستنیشان کراوە. لە ڕاستی ئەگەر ئێمە سەیری ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەینە بێ بگەڕێنەوە بۆ هەوڵ و ماندووبوون و دیدی ڕانشاد مامجەلال هاوکات ئەو شێوازی مامەڵەی کە هێرۆخان لەگەڵ هونەر و کای هونەرا کردوەتی لە سلێمانی و لە تەواوی کوردستانە ئەو زەمینە فراوانەی ئازادی بۆ دەربڕینی ڕا و بە تایبەتی لە ناوکای هونەریا کە هاتۆتە کایەوە لە کوردستانە و لە سلێمانیشا زۆر بە تایبەتی پەیوەندی بۆ پشتیوانی جنابی مامجەلالەوە هەیە لە کای ئازادی لە ناو هونەرا بەگشتی بێجگەل لەو پشتیوانیە مادی و معنەویە گەورەی کە بە هونەرمەندانی کردووە لە ساڵانێکە کە بژێوی ژیان کەوتبۆ زۆر دۆخێکی ناخۆش و نالەبارەوە مامجەلال نان و ئازادی بۆ هونەرمەندان فراهم کردبوو. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەردەمی شاخەوە بەرنامە و پلانێکی زۆر باشی هەبوو بۆ هاوکاریکردن و پاڵپشتیکردنی کارە هونەری ڕۆشنبیریەکان لە شانۆگەریەکان لەوێ لە دروستکردنی پەیکار لە دەرکردنی نامیلکە و کتێب دواتر دوای ڕاپەڕین و کە هاتنەوە شاریش لەگەڵ دامەزانی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕۆڵی گرنگی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم هاوکاریانە یەکێتی بەردەوام بووە جا ئەوانەی کە لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیریەوە کردوێتی کە زۆربەی کات وەزارەتی ڕۆشنبیری لەلای یەکێتی نیشتیمانی کوردستان بووە یان ئەوانەی کە لە ڕێگەی حکوومەتەوە نەکراوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێی خۆیەوە پاڵپشتی و هاوکاری تیپ و گروپە هونەرەکانی کردو. هونەرمەندانی کوردستان دان بەو ڕاستیەدا دەنێن کە هیچ لایەنێکی سیاسی هێندەی یەکێتی گرنگی بە هونەرمەندان نەداوە بۆ ئەمەش سەرۆک مامجەلال و هێرۆخان وەک نمونە دەهێننەوە کە بەردەوام پشت و پەناو هاوکاری هونەر و هونەرمەندان بوون. ئێمە دایک و باوشێکمان هەبوو یەکێکیان ناوی بەڕێز مامجەلال بوو یەکیان ناوی دادەهێرۆ بوو خەمخۆرمان بوو. بەڕاستی هونەرمەندان بەگشتی لە بواری کارەکانیانە هاتی کۆتوین ئەنجا دایکێک و باوچێکیمان پێویستە ئومێدوارەکەین و ئومێدەخوازین لیستی 129 جارێکی کەوت دایک و باوکەمان بۆ زیینگ و کاتەوە و بتوانین ئیشەکارمان تاو بین و بەڕبڕنی پێ بکەین لەگەڵ هەموو جیهانە. جیا لا کارە هونەریەکانیان هونەرمەندان لە شۆڕشەکانی کووردا بە تایبەت لە شۆڕشی نوێدا ڕۆڵێکی گەورە و کاریگەریان هەبووە و لە قۆناغی شاخ پاڵپشتی پرسیڕەوای میلەتەکەیان کردووە. ئەمەش بەلایەنێکی گەشت و دیاری هونەرمەنداندا دەنرێت. ڕێژنە ڕزگار، کورسات نیوز، سلێمانی. بەلای ڕاستە وەرگەڕین ڕوومان کردە بەرزایەکانی سەرەوە. ئێمە ئەبوو ئەمڕۆ هەموو ئەو ملوانکە و گوارە و